بەناوی خۆی گەورە و میرەبانە ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بێەوەی بەڕێز و خۆشەویستەکەمەوە. شیکاری وەرشی ئەمڕۆژ تایبەت دەبێت بە پریمەر لیگ، بە تایبەت دەبێت بەو ئەنجامانەی کە شەوی ڕابردوو لە پریمەر لیگ بەدەست هاتن و دوو یاری گرنگیشمانەیە لە کۆی ئەمڕۆ و بەیانی کە جگە لە یاری برایتن و تۆتنام کە بامان شێوەیاریی گرنگە ئێمە پێویست دەکا قسەیەکی لەسەرکەین و باسێک لەم چوارتیپە بکەینەوانێک کە ئەمساڵ لە پریمەر لیگە ڕکابەری دەکەن. یەکێک لە شتە تایبەتەکانی شەوی ڕابردوو، یەکێک لە ئەنجامە تایبەتەکانی شەوی ڕابردوو ئەو ڕیمۆنتادایە بوو کە مانچستەر یونایتد ئەنجامیدا. طبعاً کاری ئێمە شیکاریە. بەشێک تەمە من ستایشیان بردنەوەیم کرد، بەس بەشێک لە هاوڕێیان باسییان لەوە کردبوو خۆتان حازر کردبوو بۆ لیان لە تیناک. نە ئەزیزەکەم، ئێمە لە بردنەوەکان هۆکاری بردنەوەکان ڕوونەکەینەوانێت لە شکستەکان بەرپرسیارەتەکە ڕاگەینین کە تینهاک شکستێنێ. ئێمە ئەم ڕەخنانەمان هەبووە لە تینهاک، ئەم ڕۆحیەتەمان ویستوە لە تینهاک. ئێمە باسی بێ ڕۆحیەتی مانچستەر یونایتدمان کرۆ، مانچستەر بۆیە دۆڕاوە. باسی ئەومان کرۆ کە مانچستەر پێگاتەکەی هێشتا مەزبوطە، مەنزومەکە توانێت پێکەوەی شکاگەر بتوانی کەشی چارەم بۆ میاریزانە بخۆڵکەنی کێشە لە پێگاتەیان نییە. تۆ هاتووی بۆم ریزەگەڵی 15 پێکانم هەیە، ئەوە تا لە یاری 15 پێکانە لە ناو ئۆڵترافۆردا لەگەڵ ئەستۆن ڤیلایە کە 2 گۆڵی لێ کردووی توانیتە 3 گۆڵ بکەیتەوە سەرکەی. بەچی؟ بەو کەش و هاوڕۆحیەتی لە نێو یاریزانەکانە دروستە کرد. کەرەسەکە چیە؟ تۆ درێسی مانچستەر یونایتد دێ لەبەرە. هەچ کەرەسەیەبی کە درێسی مانچستەر یونایتد دێ لەبەرا کرد ئەبێ بۆ شکۆیە و درێسە بجەنگی. ئەمە نوقسانی بوو لە مانچستەر یونایتددا. تینهاک شەوی ڕابردوو ئەمەی دروست کرد لە یونایتددا، بۆیە بردیەوە. بۆیە لە یاریەکانی تریشە ئێمە لە کەمینە نین بۆ تینهاک. نە، ئێمە ئەزانین مانچستەر ئەمەیە. ئێمە ناین بڵین دەپێکانە هەیە و یانزەی هەیە و وەڵا کەس بەقەیەم پێ بن. نەخێر، ئێمە منتەقی تیپەکەی زانین و شکۆی تیپەکە زانین و مێژووی تیپەکە زانین و نمونەیەکمان لەبەر چاوە کە پێیانەوت سێر ئالێکس فێرگسۆن. ئەمە چییە کرد ئەم پیاوە؟ ئەم پیاوە هەموو یاریزانەکانی ڕایانە هەج ناوێبی، هەج یاریزانەبی کە ئەو درێسی مانچستەر یونایتد دێت لەبەر کرد ڕێک جێگەی یاریزانە گریتەوە کە لە شوێنی دابەشداریە کرد و ڕۆڵی جێڕیوە سەرکەوتنەکان بە مانچستەر یونایتد دەبەخشی. ئێمە داوای ئەو ڕۆحیەتە لە مانچستەر یونایتد دەکەین. کەرەسەکە ڕاستە بەکاردێت. ئێمە داوای لابردنی ئەنتۆنیمان کردو، تومانە کەرەسەکانی تینهاک وەکو پێویستنین، ئەنتۆنی وەکو پێویستنی. ئەوەتە ئەمشەو بەڕاستی ئەمشەو ئەوەی گارناچۆ کردی لە یاریزانێکی کامڵی تۆپی پێچوو لە باڵی ڕاستی هێرشبەری، لە باڵی چەپی هێرشبەری، لە یاریکردنەوە لە پشتی هێرشبەران، لە یاریکردن و هاوکاریکردنی هێڵان وەکو هێرشبەر. یعنی بەجددی گارناچۆ ئەم شەو نازانم وەکو میسی بەرشەلۆنە وەکو ها سەردەمی 2011 ئەبوو جۆرە دەرەکە و گارناچۆ. بەڕاستی یاریکی سەرسوڕێنەری پێشکەشکە ڕۆحێتێکی گەورە لە دڵی ئەم کوڕەیە هەبوو. بڕۆنەوە بە هەمان شێو یاریزانەکانی دیکە. بۆیە ئافەرم بۆ تینهاک کە سەرڕای ئەو دۆخە قورسەی مانچستەر یونایتد هەی بووە لە نێوان ئەگەر دیقەت بدەن بڕۆن سێری کۆتایەتنی جێم یەکەم کەن کاتێک تینهاک گاو هەڵدەگرێ بەرەو ژووری خۆی گۆڕینەوە. هەموو یاریگای ئۆڵترافۆرد هوتافی لە دژە کێشێ هوهای لەکە. دیقەتی کۆتایەتنی شەوت یەکەمی ئەستۆن ڤیلا و مانچستەر یونایتد بن. بەڵام جێمی دووەم ڕۆحێتێکی لە نێو یاریزانەکان دروست کرد، نەواقسی ئەستۆن ڤیلای دەرخست. یعنی سێریکەن. من لە ستۆدیۆی بینی شەوانی بامان شێوە بینیمانە کاتێک جێمی یەکەم 6 ئۆفسایدیان لەسەر ئەستۆن ڤیلا کرد. ئەستۆن ڤیلا بە چی یاری دەکرد؟ بە بەرگریکردن لە پێشەوە، واتە خەتی ئۆفسایدیان نەشکان بۆ مانچستەر یونایتد. 6 ئۆفسایدیان لەسەر مانچستەر یونایتد کرد لە جێمی یەکەمدا. لە جێمی دووەمیش ئۆفسایدی تریان لەسەر مانچستەر یونایتد کرد و مانچستەر یونایتد گۆڵێکیشی کرد، بەڵام هەر بووە بۆ ئۆفساید. هەموو هێزی مانچستەر یونایتد تینهاک کاری لەسەرەوە کرد کە ئیش لەسەر ئەمەی بکە ئەستۆن ڤیلا، ئەم خاڵە بێزەی ئەستۆن ڤیلا خۆی هەنێکە زەمۆکو خاڵی بێزە بینێ، بەڵام ئەتوانی بیکەی بە خاڵی لاوازی پێ ڕکابەریشت. تینهاک ئیشی لەسەر ئەم خاڵە کرد لە ڕێی چی؟ لە ڕێی خێرایی ڕاشفۆرد و خێرایی گارناچۆ.
و لە ڕێ و تۆپانی دەگۆڕێت چ دالۆ دەیگۆڕێت چ وان بیساکای گۆڕێت چ برۆنۆ فەرناندێزی گۆڕێ ینی هەچ یاریزانێکیان لەم تۆپ گۆڕینانە سەرکەوتو بن ئامادە بن بیگۆڕن هات کاری لەسەرم خاڵی ئەستۆن ڤێلا کرد بۆیە ئەمە بوو بە خاڵی لاوازی ئەستۆن ڤێلا ژیرانە کاری لەسەرەمە کرد و گەرناچۆ و ڕاشفۆردیش عاقڵانە ڕوبەڕووی ئەم پلانە بوونەوانێ و توانیان ئەم پلانە تێک بشێنن و یاریزانەکانی مانچستەر یونایتد لە گێمی دووەمدا بە ڕۆحێتێکی جیاوازتر یاریان کرد بۆ شکۆی مانچستەر یونایتد یاریان کرد بەڕاستی سێ خاڵی زۆر تایبەتمەندیان بەدەستەبەر کرد سێ خاڵ کە تێیدا تینهاک شانی ستایشکردنە تێیدا سەرجەم یاریزانەکان ستایشکردنێکی گەورە دەیانگرێتەوانێ و ئەوەی کە شانی سەرزەنشکردن یاخود شانی ڕەخنە لێگرتنە بێ ئەو هاندەرانن کە ئاوا بیرەکەنەوە بۆ جۆرە ئەو هاندەرانن کە سبەی نییە کە تینهاک دۆڕایە و بیانووی پێکانێن کاکە تۆپی پێ زانستە دەرونیە ئەنجا کردارە کە گەیشت پێ و لایانی دەرونی ئەو ڕۆحێتە با بە یاریزانەکە و ئەویش بە کردار بوو جێبەجێیەکە پرۆسی گێمی یەکەمی مانچستەر و گێمی دووەمی مانچستەرکە ئێمەنتەقیتیانی ئێمە وەکوی کە خوێنومانە یاریزان هەتا کات بڕوا توانای زیاتر داوازێت توانای کەمترێ بێتەوە لە بۆی جوودێکی زیاتری کردووە بەس چییە؟ ئەو لایەنە دەرونەی کە ڕاهێنەر بۆ تیپەکەی دروستەکە و ئەو ڕۆحەتەی کە ڕانەر دەیدا بە تیپەکە ئەمە دەبێتە خاڵی بەهێز بووی مانچستەر پێویستی بەمەیە دروستی بکاتەوە لە خۆیان تینهاک پێویستی بەمەیە لە تیپەکەیە دروستی بکاتەوە ئەگنا من پێشتر ڕەخنەی تەکتیکیم لە تینهاک نەگرتووە وەکو پلانی یاریکردن پێم وتۆ مانچستەر یاری باشترە مانچستەر دامەزراوترە بەڵام کۆمەڵێک کارکردنی دەرەوەی تینهاک هەڵەیە کۆمەڵێ مامەڵەکردنی دەرەوەی تینهاک هەڵەیە ئەمە وا دەکات دۆخی دەرونی تیپەکەی تێک بچێ خۆ مۆزوعەکە ئەوە نییە سانچۆ و ڕۆناڵدۆ و نازام کێشە بێتی ناوی نا ئەمە کێشەکە نییە من باسم لەوان نییە من باسم لەو کەشەیە کە دێتەوە ناویانەکە کاتێ ئەم کێشانە دروستە بن ئەم یاریزان لێو ناڕازیە ئەم تووڕە دەبێ ئەم دوورە خەیتەوانێ ئەمە بەدڵ نییە ئەم ئاڵای ئەلام دروستەکەی چیەکە نائارامی لە نێوژووری خۆگۆڵی نادروستە بێ نائارامی بۆ یاریزانەکانی دیکە و دروستە بێ دۆخی دەرونی یاریزانەکانی دیکە و تێگەچێ لەبەرەوەی مامەڵەکردنەکەی تویان لەبەرچاو ئەمە دۆخی تیپ تێکەیە بۆیە زۆر گرنگە تینهاگەم خاڵە لە خۆیان چارەسەرکە بۆی لەبەرەوەی پێکاتەی مانچستەر یونایتد تێبگەن پێکاتی مانچستەر یونایتد ناڵێن پێگاتێکی پێرفێکتە ناڵێن پێگاتێکی زۆر بێزە بەڵام پێگاتێکی باشە ئەی من کە پێتەڵم دانیشتمە مێراڵم نابێ بە بۆرن مۆس و کریستاڵ پاڵاس بدۆڕێی هاوڕێکی ئەزیزم هەیە کاکە مەریوانی ئەزیز ئەوە بۆیە ئاوەڕێک وەکو خۆی باسیەکەم لەبەیە هاوڕێکی ئەزیزی خۆمە ئەموو کاکە نابێ بە کریستاڵ پاڵاس دۆڕێی و پێکانمان هەیە ئیخۆ کاکە پێکانەکانی لەگەڵ ئەستۆن ڤێلا زۆر زیاتر بوو کاکە کێشە و پێکان نییە کێشە و ڕۆحیەتە کێشە و مامەڵەکردنە کێشە و لایەنی دەرونیە کێشە و ڕێخستنی ئەم تیپەیە کێشە لە ئیدارەدان و ڕێخستنی تیپایە کێشە لە یاریزانە نییە باوەڕ بکەن مانچستەر یونایتد بە جۆرێ پەروەردەبووە هەندێری مانچستەر یونایتد خۆیان چاک دەزانن کە ئەم تیپەیان چۆن هاتووە و ئێستش دەبێت لەسەر ئەم فەلسەفەیە بڕوا لەسەر ئەم ڕیتمە بڕوا و تینهاک هاوکاری ئەم فەلسەفەوە ئەم ڕیتمە بێت بەرحاڵ ئەوەی کە بوو لەسەر مانچستەر یونایتد پێم وا بێوتم من بەڕاستی سەرسام بووم بەو کارکردنە بەو کاردانەوە بەهێزەی تینهاک و یاریزانەکانی مانچستەر یونایتد لە گێمی دووەمیان بەرامبەر با ئەستۆن ڤێلا و جارێکی تریش ئۆنای ئیمری سەلمان دیاوانێک کە ڕاهێنەرە ترسنۆکەکەی لەبەرەوەی ناتوانێت هەڵەی خۆی چارەسەر بکات چونکە ناکرێت تۆ یعنی هەموو کەس دوێنێ دەیزانی ئەستۆن ڤێلا بەم ئۆفسایدی کە بەکارێنێکەوێتە هەڵەو گۆڵی لێ کراکرایەوە بۆ ئۆفساید ئەو هەڵەیە هەر چارەسەر نەکرا ئەستۆن ڤێلا هەر عینەن ڕتم یاری کرد بێ باجێ و غەڵەتە بێ کە تۆ نەفام بی تێ نەگەی لەوەی کە ئەم چەکە بۆ تۆ خەتەر ئەمە زڵدە بەکارێنرێ گورز لێوە شوێنێ ئەبێ باجەکەی بی ئەمە قسەی من بوو لەسەر یاری مانچستەر یونایتد و ئەستۆن ڤێلا تاوان لیڤەرپۆڵیش پێشەنگی گیرەوە باسێکی ترە یاریەکمان هەیە مانچستەر سیتی ئێڤەرتۆن تاوان برایتۆن و تۆتنامی ژێچەکەن لە یاریە گرنگەکان بەڵام بە پێی توانە وڵ دەدەم لەبەرەوەی دڵنیان بەشێکیش لاوڕێیان کۆمنتەکەن بەبێ وەڵامی کۆمنتەکانیش بمەوە چەند شتێک دەمەوێت بڵێم لەسەر مانچستەر سیتی
طبعا مانچستەر سیتی پێش هەموو شتێ منەم قسەیە دووبارەکەم زۆر ئاساییە لە وەرزی ئەمساڵ مانچستەر سیتی هیچ نازناوێک نەبە و هیچ زەمبێکیشی لەسەر نییە و هیچ ڕخنەیەکیش لە تیپەکەی گواردیۆلا ناچیە چونکە گواردیۆلا ڕاهێنەری مانچستەر سیتیە ئەبێت تۆ ئەمە بزانیت ڕاهێنەری مانچستەر سیتیە مێرکاتۆی کردو بۆم تیپە بەڵێ مێرکاتۆیکی گەورەتری کردووە لە بۆ نمونە لە ڕاهێنەرەکانی پێشتر بەڵام دەستکەوتی زۆر گەورەتری بۆ تیپەکەیەنەوە بەڵام ئەنجامی زۆر گەورەتری بۆ تیپەکەیەنەوە ئێستا مانچستەر سیتی کردووە بە مێژوو لە ئینگلتەرا لەبەرەوە لە کەمی نامە بە بۆ ئەم ساڵ گواردیۆلا شکستیەنە دانیشی پەڕواڵی گواردیۆلا لێ بکەیتەوە نە من وابیر ناکەمەوە بەرامبەر بە مانچستەر سیتی و زۆریشم لە ئاساییە مانچستەر سیتی پاڵەوانی مەرزەی پریمەر لیگ نەبێ و هیچ نازناوێکیش نەبە چونکە مێژووی مانچستەر سیتی خۆی ئەم جیلە دروستی کردووە تر لە گواردیۆلاتەوە لە بیگریستیانتەوە لە سەرۆکتەوە لە یاریزانەکانتەوە لە گریلیشتەوە لە هاالانتەوە هەمویان مێژووی مانچستەر سیتی ئەم یاریزانانە دروستیان کردو کە ئێستا بۆی ئاسایە لە وەرزی ئەمساڵا بێ دەستکەوتیش ببن بەڵام ئێستا قسەکە لەسەر مانچستەر سیتیە تا چەند مانچستەر سیتی ئامانجێتی لە وەرزی ئەمساڵەوە ڕکابەری بکات لەسەر ئاستی ئینگلتەرا دیقەت بدەن دواکەوتنێکمانەیە لە چەند یاری ڕابردووی پریمەر لیگە ئێستا ئێمە لە بۆکسیندای مانچستەر سیتی دوو یاری بەردەکەوێت لە بۆکسندی یاریکیشی دواخراوەیە بەرامبەر بە برینفۆرد خاڵ لە دەست زیراوە لەلایەن لیڤەرپوڵ ئەرسناڵەوە بەڵێ خاڵیان لە دەستداوە لە ماوەی ڕابردوو چ لیڤەرپوڵ چ ئەرسینال خاڵیان لە دەستدا لیڤەرپوڵ دوو یەکسانیانەوە ئەرسینال یەکسانیەکیێنەوە کەواتە دەرفەت دراوەتەوە بە مانچستەر سیتی کە تۆ بیتەوە نێو ململانێکە ئەبێ ئێستا ئێمە ئەم شەو یاری ئێڤەرتۆن بە یاریکی سادەی مەبینن ڕاستە وەکو ئەوەی کە بۆ نمونە توانای یاریزانەکان لێک بێتەوە ئێڤەرتۆن و مانچستەر سیتی جیاوازیان زۆرە بەڵام وەکو کۆی گشتی پاڵەوانێتێکە وەڵامی مانچستەر سیتی لە یاری ئەم شەوە زۆر گرنگە بۆم تیپە کە وەڵامەکەی بزانێت تا چەند دێتەوە نێو ململانەکان تا چەند مانچستەر سیتی ئامادەیە تیپەکەی گواردیۆلا ماندووە تیپەکەی گواردیۆلا پێکانیە تیپەکەی گواردیۆلا پاڵەوانێتی زۆری کردووە یاری زۆری کردووە بەڵام من پێم وایە ئەم شەو بۆ مانچستەر سیتی یاریکی تایبەتمەند دەبێت لەوەی تا چەندەم تیپە لە ڕکابەریەوە هێشتا تیپەکەی گواردیۆلا توانای ڕکابەریکردنی هێشتا تیپەکەی گواردیۆلا توانای گەڕانەوەی هەیە هێشتا پێگاتی مانچستەر سیتی هێندە بەهێزە کە بتوانێت بەرامبەر بە هەر یانێکی پریمەر لیگ سەرکەوتن تۆمارکەوە بەمان شەو هەموو یانێکی پریمەر لیگیش دەتوان سەرکەوتنی بەسەردا تۆمارکە بۆیە من بە قەناعەتی من ئەم یاریە بۆ گەڕانەوەی مانچستەر سیتی بۆ شێوەرچەکە بۆ بەهێزبوونەوەی مانچستەر سیتی بۆ نهاتنە نێو ململانەی ڕکابەریکردنی نازناوەکە زۆر گرنگە بە پێچاوانەوە ئەنجامێکی دیکە بێ جگە لە سەرکەوتن دۆخە ئارامەکە دەداتەوە ئەرسناڵ و لیڤەرپوڵ دۆخێکی ئارامتر دەداتەوە ئەرسناڵ و لیڤەرپوڵ چونکە ئەو کاتە ئەوانیش خەمێ و یەکسانیان نییە کە بەرامبەر یەکێناویانە چونکە تۆ حسێب بکە لیڤەرپوڵ و مانچستەر سیتی لە ناو یاریگای مانچستەر سیتیە یعنی یەکسان بوون هاتووە و ئەمانی ژاری خۆیان کردو ڕوبەڕووبوونەوەکانی خۆیان تەنها مانچستەر سیتی دەمێنێت لەوەی کە هیچ خاڵی لە یەک خاڵی لە ئارسناڵ و لە لیڤەرپوڵ وەرگرتووە کە ڕکابەر دەبن ئەمە دۆخێکی قورس دەبێت بۆ قۆناغی گەڕانەوە کە ئارسناڵی لە یاریگای خۆیەتی لیڤەرپوڵی لە یاریگای ئەنفیڵد دەبێت بۆیە وەڵامی ئەم شەوی تیپەکەی گواردیۆلا گرنگ دەبێت لە بەرامبەردا ئێڤەرتۆن و شۆندایچ طبعا ئێڤەرتۆن یەکێکە لە تیپە مێژوویەکانی ئینگلتەرا یەکێکە لە تیپە تایبەتەکانی ئینگلتەرا بەڵام ماوەی ڕابردوو ئەم تیپە تووشی داڕمانی گەورە هاتووە یەکێک لەو ڕاهێنەرانەی کە ڕاستەوخۆ کار لەسەر تیپەکە بۆ یەشتنەوە بۆ ئەزای چی شۆندایچ ناتوانێت بێ بە ئیمری بۆت ناتوانێت بێ بە ئارتیتا بۆت و ناتوانێت بێ بە کڵۆب بۆت هەر ستایلی یاریکردنی جیاوازە لەو ڕاهێنەرانە ئەو بە ستایلی ئەو ڕاهێنەرانە کار ناکەن بەڵام دەتوانێت توانای تیپ لە هێزی خۆیان نیشاندا لەو توانایی کەیەتی کە لەو تاقەیەتیەتی نیشانی بدا بتوانێت ڕکابەری پێ بکات بۆچی بۆی کە خۆی ئێوێ پتێونێتەوە ئێڤەرتۆن ئامانجی مانەوەی لە پریمەر لیگ دیقەت دەن ئەم ساڵدا خاڵیشی لێشکێنەوە ئەم تیپە چاسێکی پێشکەش کردەوە دۆ ئێستا ئێڤەرتۆن لە ڕووی لایەنی هێرشبەریەوە تۆکمەترە بەهێنانی ئەو گۆڕانکاریانەی کە کردوێتی بە هاریسۆن و مەکنێڵ و بێتۆ و کالڤەردلیون و یعنی سەیری کە ئێڤەرتۆن
ئێستا لە ڕووی لایەنی هێرشبەریەوە تۆکمەترە بۆ یاریزانی مواسەفاتی پێ تۆ مەڵە یاری تۆتنام دۆڕاوە یاری تۆتنام دوای چوار یاری دۆڕاوە دۆڕانەکەشی هەمووتان دەزانن کە لە نێو یاریگای تۆتنامە چه ئاستێکی ناوازەی پێشکەش کردو بۆیە ئێڤەرتۆن ئەم ساڵێکێکە لە تیپە سەختەکانی پرێمەر لیگ تیپە سەختەکان لە ئاسی ئەرسناڵ و لێڤەرپوڵ وانە ناڵە تیپێکی سەختە بە تایبەتی لەسەر یاریگای گۆدیسۆن پارک بۆیە بە تایبەتی کاردانەوەی ئەم تیپە لە دوای چونکە سەرەتای وەرز ئێڤەرتۆن ئەنجامەکانی خراپبوو کاردانەوەی ئەم تیپە لە دوای ئەو خاڵانەی لیان شکێندا و هاتنە ناوچەی دابەزینەوە و بەم جێوەی گەڕانەوە ئەم کاردانەوە زۆر گرنگ بوو بۆ تیپەکەی شۆندایچ ئەم کاردانەوە زۆر گرنگ بوو بۆ ئێڤەرتۆن بۆیە یاری ئەم شەوی نێوان ئێڤەرتۆن و مانچستەر سیتی من دڵنیام دەبێت لە یەکێ لە یاریە چڕەکان یاریە تەکتیکیە بەهێزەکان کە چونکە دوو پلانی دژبەیەک یاری دەکەن کوڕە شامیلەی هۆڵندا کە گواردیۆلا پلانەکەی یوهان کرۆیف کە ئێستا کاتوێناچای تێکەڵ کردو فوتبۆڵێکی جوانی پێ پێشکەشەکە لە بەرامبەردا کاتوێناچاکەی شۆندایچ کە پێڕەویەکە و لەگەڵ یاو هێرشال گەڕاوانەی کە ئەنجامی دەدا کە ئێڤەرتۆن بەم ڕێکارە کارەکانی خۆی ئەنجام دەدات دەچمە سەر یاری ئارسناڵ و وێسامیش بەڵام کاتی کۆمنتەکانە با لەگەڵ کۆمنتەکانە بڕۆین ئەڵەیە گەڕانەوەی ئێرێکسن 180 لە مانووی گۆڕی طبعا هەموو یاریزانەکان گرنگی خۆیان هەیە بەس من بڕوان ناگەمان سەرەتێت کێشەی لە یاری نەکردنی ئێرێکسنە هەبوو بێ لەبەرەوەی ماکتۆمینای هەموو کارێکی کردووە لە ماوەی ڕابردوو برۆنۆ فەرناندێزی ژەرکی خۆی جێبەجێ کردووە بەڵامی تر ئێمە واین هەرەونە یاریە برایەوانێ زانیمان چی ئیزافی کردووە ناوێ یاریزانەیەنین بە دەقیقی نەخێر نازانم شەڕۆڵی ئێرێکسن یاریکی باشی کرد هەموو یاریزانەکانیمان سەرەتی یاریکی باشیان کرد بەڵام ئەو بردنەوەی مانچستەر گوناحە شانازەکەی بێ بە ئێرێکسن ئەمە چێ ئێرێکسنێکێکە لە یاریزانە پێکراوە گەڕاوەکان ینی من هەندێک کۆمنت کە ئامانجێکی تیا یەکسەر ئەو دیوێ بینم ئەزانم بە چ ئامانجێ ئەم کۆمنتەکرێ نەخێر وانە ئێرێکسن ئەو جۆرە نەبوو لە شەوی یاری ڕابردوو لێڤەرپۆڵ بێ ئێرتیکاز دەرهەقەتی ئاسی ئەرسناڵ دێت هەروەڵا لێڤەرپۆڵاسی زۆر لە ئەرسناڵ باشترە بە ئێرتیکازیش بەڵام ڕەنگە مەرکاتۆی زستانە لێڤەرپۆڵ کاری جیاوازکرا کاک جوتیار سانچۆ غەدری لێکراوە هەڵەیەکی کردووە تینهاگیش زۆر جوان پێی وتووە بێ داوای لێبوردنکەی لەم هەڵەیە سانچۆ داوای لێبوردی نەکردو ڕانەریژ ئینزیباتی خۆیەتی لە تیپاکە بەڕێوەیە بۆی حەقی خۆیەتی یاریزانێت تۆ داوای لێبوردن ناکەی بەرامبەر و هەڵەی کردوتە ئێتر نازام ئایا بزەبت هەڵەکەی کردویان نەیکردووە بۆیە ڕانەریش حەقی خۆیەتی کە لە تیپەکەی داببڕێ کاگامانچ بە تەکید مانچستەر تەنها لەسەر ئەو ڕۆحیەتە ئیشکە ئەو کەشە دەرونیە ئارامە تینهاک بتوانێت بۆ تیپەی بڕەخسێنێ مانچستەر کێشەی نییە کاکە بێستون باسم لەوە کردە بەرپرسیاری یەکەم ئۆنای ئێمری بوو لە یاری دوێنێ بە خاڵ باسم کردو باسی بەرگری کارەکانم بۆ کردوی باسی ئۆفسایدشکانەکەشم بۆ کردووی لەبەری مانچستەر لەو ڕێگەیەوە گەڕایەوە ئافەرم بۆ ڕانەرەی کە توانی خاڵی لاوازی ئەو خاڵە بێزی کە ئەو ئەزانێ خاڵی بێزی خۆیەتی بیکا بە خاڵی لاوازی تیپەکە و بیکا بە خاڵی بێزی خۆی سەرکەوتنی بەسەردا تۆمار بکات کاگەڵمەت باسی ڕۆناڵدۆ کە ڕۆناڵدۆ وابزانم شەوی ڕابردوو گۆڵکاری ساڵی گرتە دەست کام دەستکەوتانەم ڕیکۆردانەمووی تایبەتن بە ڕۆناڵدۆ خۆی و گۆڵکاری ڕۆناڵدۆ و ڕیکۆردەکانی شتێکی وان نەماوە کە قسەی لەسەر بکرێتەوە نەوەڵا کاکە کازیان هەوبا نەزانم چی وتووە بەسەوە خۆی زانێ وەڵامی چی ماوەتەوە ئەم شەو چێلسی دۆڕامانای چێ وەڵامانایەوەیە دایخەنوویتە تاو هەموو شتێ بڕێتەوە یعنی بەجددی ئەم ڕۆحیەتە و بینی کاگیواکە لە مانچستەر دروست بوو ڕاستە مێژووی مانچستەر جیاوازترە لە چێلسی بەڵام باوەڕ بکە چێلسیش ئەم لایەنە دەرونیە ئارامەیەوە کە دروست بێ بەس بۆ دروست نابێت لە چێلسیا خۆ پۆچتینۆ زۆر ئارامە ڕەخنە لە تاکی یاریزانی ناگرێت شەڕی لەگەڵ هیچ یاریزانەکان نییە یعنی نازانم سڕی چێلسی چییە باوەڕ بکە یعنی خۆشم ێستا خەریکە سرم لێ تێگەچێت لەگەڵ چێلسیا بەڵام من هەر چاوەڕێم لە مانگی دووە چێلسێکی جیاواز ببینم لەبەروی بۆ
پێشتر پۆچتینۆ بینیەوە زۆر باشتی ڕێگە خاتەوە بەس لە چێلسی زۆر درەنگ کەوتۆ من ئینکاری لێ ناکەم لە چێلسی زۆر درەنگ کەوتووە لە ڕێخستنەوەی ئەم تیپە بەڵام جارێ بێهیوانە بووم هەر ئەوە وەرگرە بێهیوانە بووم کاکتوانە پرۆژەی سوپەر لیگ پرۆژەیەکی دوور و درێژە کاکە ڕامانەڵێ کاک محەممەد هەست ناکەی گواردیۆلا و کڵۆب دەستیان ئاشکرا بووە تیپی بەرامبەر چاکتر دایان خوێندنەوە بردنەوەی قورسترە لە چاو جاران تەبعاان هەموو شتێوایە ئەی ئێمە بۆچی بەرداوامەڵین ئەڵێن تی پێویستی بە ئەبدەیتە بۆچی بەرداوامەڵین ڕایەنەر پێویستی بە ئەبدەیتە پێویستی بە گۆڕانکاریە پێویست بە خۆگونجانی تازەیە لەبەری ئەو ڕیتمەی کە تۆ خوو پێوە گرت بەرامبەرەکە و کە یاریکی تراتەوە حساب بۆوەکە بێت تۆ پلانێکی تری پێ بێ ئەبێت تۆ شێوازێکی تر جێبەجەکەی دڵنیا بە کاکە ڕامان ئەو قسەی تۆ 100% بەو جۆرەیە ئەوە لە چێلسی زۆری ماوە کاکە موحسین باوایی ئەگەر هەر گواردیۆلا خول بەرێت سوودی پرۆژەی تیپەکانی تر چییە نەی با کێشە نابێت تۆ عیلاقەی پرۆژەی تیپی ترە نییە بۆ نمونە مانچستەر سیتی عیلاقەی پرۆژەی مانچستەر یونایتد و تۆتنامی نییە بەس تۆی هاندەر با تۆ گەرەتەوەی لە دیوی هاندەربوونی تۆ قسە بکەم نا هیچ کێشەی نییە مانچستەر سیتی بام ساڵ هیچ نەبە بەڵام ئەتەوەکو پرۆژەی مانچستەر سیتی قسە بکەم نەخێر مانچستەر سیتی ئەم ساڵیش دەبێت ڕکابەری خولکابێ ڕکابەری بردنەوەی نازناوەکان کە لەبێت تۆ عیلاقەی پرۆژەی تیپێکی تر نییە تۆ عیلاقەی پرۆژەی خۆت یەکەمی بۆ نازناوە بەس تۆی هاندەر پێ دوایە نازناوی ناوێ ئەمە شتێکی ترە من پێ دەڵێم ئاساییشە بەڵام وەکو پرۆژەی تیپ نا لە پرۆژەی تیپ هەر بە هەمیشە بردنەوەی نازناوە کاگاریانەڵێ یاریزانەکان ئیمانی و دوای چەند ساڵ هەستیان بە سنگ و قورسایی درێسە سوورەکان کرد بۆیە ئاوایان کرد ئەو ئاستە و ئەو بردنەوە تەنها بەیانە گەورەکانەکرێت 100% بەو جۆرەیە چێنەرجان ئەوە باس لەوە یەکەم خۆ ناکرێ من ناو بە ناو بێنم کاکە چێنەرڵێ مێژووی مانچستەر سیتی سیلڤا و کۆمپەنی دروستیان کرد نەک هالاند و گریلیش ئەگەر بچیتە سەرەوە ڕاستتر بڵێ مانشینی و بیانکی و ئێرلند و ئیلانۆ و ڕۆبینۆ ئەمانە دروستیان کرد خۆ من نەدانانیشم لێرە گۆڕان باسی حقایەتی مێشەکە بۆ بکەم لە مانچستەر سیتی هەمووی ئاو بۆ بژێرمەوە نەخێر من باس لەوە یەکەم ئەم مێژووە ئاوا هاتەوە بەسم لەوەیە بەڵام مێژووی زێڕینی مانچستەر سیتی گواردیۆلا دروستی کرد ئەوانە دروستیان نەکرد گواردیۆلا دروستی کرد بە یاریزانەکانی ئێتە حەج شەیەکی هالاند وەرەگری دیبڕۆن وەرەگری سیلڤا وەرەگری ئیتە حەج یاریزانێ وەرەگری بەو جۆرێ بەخوا من بڕوا ناکەم کاگەڵمانمان سەرگاتە مانچستەر یونایتد شکاری گیانمانگی یەک سوپەر ئیسپانیا کرێت کاگعالی ئەڵێ مەبەست چێ 22 یاریزانێ وەڵا دیبرۆنی لێ دەرکە هەر تیپێکە وەر هەر تیپێکی دیکە لە پریمەر لیگ بە دیبرۆینی شۆ مانچستەر سیتی وەکو تیپێکی دیکەی لە پریمەر لیگ بە دیبرۆینی شۆ خۆ قەزێمە نییە کە ئێمە دانیشتم نازانم مەبەستەکە و دیبرۆینی لێ دەرکە مانچستەر یاین تۆ دیبرۆینی لێ دەرکەی مانچستەر سیتی حسابی تیپی بۆ نەکەی ئەمە قسەی خۆتە منەی خەمە سەرسەرم بەڵام من وای نابینم من ڕۆدری بە کاریگەرترە بینم تا ئەو دیبرۆینن کە تۆ باسەکەی کاگە سیامە دەرۆڵا ئێڤەرتۆن هەموو شتێکی پێیە بەڵام کێشەکە لە ئامانجەکەی گواردیۆلا ئایا سیتی ئەمساڵ ڕکابەری سەرسەختی پریمەر لیگە ئەگەر ڕکابەری سەرسەختی پریمەر لیگ بێ ئەو هەلی دراوەتی و سیتی بگەڕێتەوە بڕوا ناکەم ئێڤەرتۆن توانێت ڕاگرتنێ بێ بەزەگە پێچوانەکەی بێت دڵنیابە ئێستا باسی ئەرسیناڵی ژەکەم لەبەر هۆکاری لە پەیجەکەشمە بڵاوکردنەوە تۆ ئێڤەرتۆن قەزەی کێبوو لەسەر گرێبە سوشتەکان خەرجی داهاتووینەکە بۆ جۆرە وڵای کاک محەممەد نازانمە بە سەفیلەکە کێیە هەڵێ مە بەستی ئەرسیناڵە وڵا ئەرسیناڵ هەرە بێ بێتە خوارۆگەرمە بەس ئەرسیناڵ بێ لای ئێمە کاکە چێنەرڵێت چێلسی سکواتی لاوازە بەتەمای ڕەحیم و مۆدریک بی وڵا هەرم سکواتە بەرەدەست یان تیپێکی تر دۆخی چارامیان باتێ تیپێکی زۆر بەهێزە و زۆر باشە ڕەحیمیش یاری تایاری کەوتۆ یاری هەڵەیەکی گەورەی کرد بەڵام
چێلسی وەرزی دووەم دێتەوە بۆ ڕکابەری چوارتیپەکەی پێشەوە گرێبەستی ڤیکتۆر ڕۆکی بۆ ڕشۆنە چۆن دەبینی باسم لە ڤیکتۆر ڕۆکی نییە باسی تۆتنامیشم پێشتر کردووە دێمە سەر یاری ئارسناڵ و وەستام تاوان ئارسیناڵ ئێستا لە پێشەنگیەکە هاتۆتە خوارەوانێ و لەگەڵ گەڕانەوەی سیتی و ئەنجامی یاری سیتی وەڵامی ئارسیناڵ ئەبێ زیاتر ببیندێ ئەبێ کاردانەوەی باشتر ببینێ لەوەی کە چۆن ئامادە دەبێت چونکە سیتی ئەو تیپە بوو کە پار 11 خاڵی قەرەبوو کردوانێ و نازناوەکەی لە ئارسیناڵ وەرگرتوو بۆ بە پاڵەوانی پرێمەرلیگ بۆیە ئارسیناڵ ئەمساڵ دەوێت سوود لە هەر هەلوو لە هەر خاڵ لە دەستدانی وەرگرێت کە تیپە ڕکابەرەکانی نووەکو چۆن ئەو یەکسانبوونەی لێڤەرپوڵ بەرامبەر بە مانچستەر یونایتد هێنای ئارسیناڵ سوودی لەو یەکسانبوونە وەرگرت چووە پێشەنگی و خۆشی لە بەرامبەر لێڤەرپوڵ یەکسانبوونی تۆمار کردو لە پێشەنگی مایەوە ئێستا لێڤەرپوڵ پێشەنگیەکەی لێ وەرگرتوەوە بۆیە بە هەمان ئامانج دەوێت پێشەنگیەکە وەربگرێتەوانێ بەرامبەر بە وێستام لە دێربیەکی لەندەن تاوان وێستام ئەو تیپەیە کە سەرێشە بۆ تیپەکانی پرێمەرلیگ دروستەکە دیقەتی وێستام بدەن لە وەرزی ئەم ساڵە ئەوەی تێبینیم کردبیانی ئەوەی کە ئێستا لە یادم بێ لە چێلسی بردوتەوانێ و هەفتەی ڕابردوو لە مانچستەر یونایتدی بردوتەوانێ کە ئەمانە خۆی لە خۆیان ئەنجامی تایبەتی پریمەرلیگن ینی تۆ لە کوی وەرزەکە لە چێلسیش بردوتەوە لە مانچستەر یونایتد بردوتەوە مە گەورەیە بۆم تیپە ئێستا لەبەردەم یاریشی گرنگە بەرامبەر بە ئارسناڵ ینی وەکو بابەت وەکو تاوتوێکردن تاوان هەموو پێوەرەکان ئارسناڵ لە پێشترە بۆ بردنەوە لە وەستام ئارسیناڵ ئامادەترە بۆ بردنەوە ئارسیناڵ ئامانجی گەورەتریە لە پریمەرلیگا کەویش دەسەبەرکردنی نازناوی خولەکەیە ینی هەموو ئامانجەکان هەموو ئاماژەکان لە ڕووی تۆپی پێوە لە ڕووی تەکتیشیەوانێ لە سوودی ئارسیناڵە و ئارسیناڵ دەبێ بیباتەوە بێتەوە پێشەنگی پریمەرلیگ بەڵام هەمیشە یاریە دێربیەکان هەمیشە ڕوبەڕووبوونەوەکان بە تایبەتی دێربیەکان ئیتر تۆتنام و ئارسناڵە چێلسی و ئارسناڵە تۆتنام و وەستام و ئارسناڵە یعنی بەجددی یاریە دێربیەکانی لەندەن کەش و هەوایەکی زۆر زۆر تایبەت سەخۆ هەر ئەوە نییە ئێستا زۆر هاوڕێڕەنگ یاری چێلسی بەرامبەر بە کریستال پالاس باریکی زۆر ئاسان و سادە ببینە بەڵام کێشە لە چییە ئەم دێربیانەی ناو لەندەن هەموو یاری قورسن باوەڕ بکەن هەرچی دێربیەکانی لەندەنە توندوتیژە یان بەڵگە بۆ شتێ سەریکە هەندێریشی منداڵی تۆتنام لە سۆشیال میدیا خالید ئەلوان مقابلەیەکە و ڕۆژنامەنووسی سعودی کە کۆمەڵە کاری جوانیە یعنی زۆر جوانە مناڵێکە تازە پێدەگا ئەمە بەسم لەوەیە کە خاڵی ڕکابەریەکە و پێ بڵێم ئەگەر ئارسناڵ دەبێ یاریە بێتەوە ڕکابەری یانەکانی لەندەن پێی دەڵێ ئەڵێ هەندێری تۆتنام ئەڵێ ئارسیناڵ پریمەرلیگ بەرێ یا تۆتنهام داوەزێ بۆ شامپیۆنشیپ ئەڵێ نە با تۆتنهام داوەزێ بۆ شامپیۆنشیپ بەس ئارسیناڵ پریمەرلیگ نەبە ڕکابەری یانەکانی پریمەرلیگ ڕکابەری یانەکانی لەندەن هێندە توندوو بەهێزە تەنانەت دەمە بیرکردنەوەی هەندەرەکانیانە ئەڵێ قەینا بەیانەکەی خۆم داوەزێتە شامپیۆنشیپ بەس لەبەروی ئارسناڵ پریمەرلیگ نەبە بۆیە دەربی لەندەنی وەستام و ئارسناڵیش دڵنیابن لەوەی یاریکی تایبەتمەند دەبێت بۆکسندەی لە هەفتەی داهاتوو کۆتایی دێت و لەگەڵ دوای کۆتاییاتنی بۆکسندەیشە دڵنیابن لەوەی ئامانجییانەکانی پرێمەرلیگ بە تەواوەتی لایەن ڕوون دەبێت لەسەر چی ڕکابەری دەکەن.